ئەمڕۆ یادی کۆمەڵکوژی ئەرمەنەکانە کە لە ساڵی 1950 ئەو کات کە دەسەڵاتدارێتی تورکیا کە لەسەر دەستی عوسمانیەکان کۆمەڵکوژەکان ئەنجامدا بەپێی ئەو جێڕانەوانەی کە لە مێژوودا هەیە تا ئێستا ئەوەی کە یەکلا بۆتەوە نزیکەی 800,000 بۆ 1,100,000 کەس لەو کۆمەڵکوژیەدا تیاچوون یاخود کۆمەڵکوژ کراون لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتەی تورکیا کە دەسەڵاتدارێتی عوسمانی بووە. لە درێژایی مێژووشدا و هەتا ئێستاش زۆرێک لە وڵاتان ئەو کۆمەڵکوژیان بە جینۆساید ناساندووە، بەڵام هەتا ئێستا بە شێوەیەکی گشتی لە ڕووی جیهان و عنی سەرتاسەری جیهان کۆمەڵکوژیەکەی بە جینۆساید نەناساندەوە، بەڵام چەند وڵاتێکی کەمیش نین زۆرن کە دانیان بۆ داناوە کە ئەوەی بەرامبەر بە ئەرمەنەکان کراوە لە ساڵی 1950 ئەوە کۆمەڵکوژی بووە. بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەو بابەتەوە بزانین ئەتا ئێستا دۆسیەکان بەچی گەیشتووە و ئەو جینۆسایدە چۆن کاری لەسەر دەکرێت. بەڕێز گۆران سەلاح کە مامۆستای زانکۆیە و ئەندامی شاندی ڕێکخراوی لاهایە بۆ ئەرمینیا لە ڕێگای سکایپەوە لە ئەرمینیاوە لەگەڵماندایە. کا گۆران سڵاو لێبێ ئەم کاتت باش. ئەوەی کە ئێستا کاری لەسەر دەکرێت با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. جەنابتان ئەندامن لە لاهای لە ڕێکخراوی لاهایە، ئەوەی کە ئەتا ئێستا کاری لەسەر کراوە توانراوە چەند وڵات جینۆسایدی یاخود کۆمەڵکوژی ئەرمەنەکان بە جینۆساید ناسانێ. ڕێزێ سپاس بۆ بینەرانی کورساتیازی. سەرەتا ئەوێ ناوەکەی خۆم ڕاستەوە کە من گۆران سەلام نەگۆران سەڵاح ئاسایە. ئێمە ئەمڕۆ 24 بەشدار بووین لە ساڵیادی 180مین جینۆسایدی گەلی ئەرمەن لە شاری یەریڤانی پایتەختی ئەرمینیا وە کوشاندی ڕێکخراوی لاهای بۆ پرسی جینۆساید لە هەرێمی کوردستانەوە لەسەر بانگێشتنامەی ڕێکخراوی دۆستایەتی کورد ئەرمەن بانگێشکرا بووین بەشداری 180مین ساڵیادی جینۆسایدەکەمان کرد لە مۆنومێنتی نیشتیمانی جینۆسایدی ئەرمەن لە یەریڤانی پایتەختی ئەرمینیا. ئەوەی کە پەیوەندیدارە بە پرسیارەکەی بەڕێستەوە ئێمە ئامادە سەردانەکەی ئێمە وەرگرتنی ئەزمون و دروستکردنی لۆبی پەیوەندیە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەی کوردستانە و فێربوون و چۆنێتی شارەزابوون لەسەر ئەو میکانیزمانی کە لە دەرەوەی کوردستان کار لەسەر جینۆساید دەکرێت ئێمە بتوانین کۆی ئەو میکانیزمانە فێربین شارەزای زانیاری و معلومات لەو جۆرە کارکردانە وەربگرین بەشداریمان کردووە. لە ساڵانی ڕابردووە ژمارەیەکی زۆر وڵاتی ئەوروپی و ئاسیایی لە ڕێگەی پەرلەمانی وڵاتەکان و حکوومەتەکانی خۆیانەوە دانیان ناو بە جینۆسایدی گەلی ئەرمەندا کە نزیکەی 108 ساڵ واتە لە ساڵی 1950 لەسەر دەستی سوڵتانی عوسمانی و دەوڵەتی عوسمانی دەرحەق بە باشە دیارترین ئەو وڵاتانە کێن؟ دیارترین ئەو وڵاتانە کە دوهەمینیان وڵاتی ئەمریکا بوو لە ماوەی ڕابردوودا سەرۆکی ئەمریکا بایدن کە دانی بە جینۆسایدەکەدا ناو لە پەرلەمانی ئەمریکا دەنگدانەوەیکی زۆری هەبوو تا ڕادێک ئاستی پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکاشی ئاڵۆز کرد. لەبەرەوەی ئێستا کێشەکان لە کێشەیەکی لۆکاڵۆ بۆ بە کێشەیەکی جیهانی لەبەر ئەوەی تورکیا ئیجبار ئەکرێ بە قارەبووکردنەوە، بەڵام تورکیا هەرگیز ناچێتە ژێرباری ئەو داواکاریانی کە گەلی ئەرمەن هەیەی. ئێستا پەیوەندی هەرێمەیەکەکانش بەهۆی جینۆسایدی گەلی ئەرمەنەوە تا ڕادێک تێک چووە ئەو تەداخلاتانی کە ئازەربایجان و تورکیا لە سەر خاکی ئەرمینیا ئەیکەن کە موقفێکی زۆر خراپیان بەرامبەر بە گەلی ئەرمەن هەیە، نیازی داگیرکاریان هەیە. ڕووسیا تا ڕادێک بێدەنگی لەسەر ئەم کەیسە هەڵبژاردووە کە لە پێشترا پشتگیری گەلی ئەرمەنیان دەکرد وڵاتانی ئەوروپی بە حکمی ڕەهەندی ئاینی کە وڵاتێکی مەسیحین تاکە دەوڵەت کە ئێستا ئێمە کاگۆران ئەوەی کە ئێوە تێبینیتان کردبێ ئەو دانپێدانانە ئەو بە جینۆساید ناساندنەی دۆسەی ئەرمەنیەکان چه سوودێکی بە دۆسیەکەی ئەوان گەیاندوە؟ چی بۆ پێشخستون زیاتر؟ ئەوەی کە گرنگە دانپێدانان لەسەر ئاستی پەرلەمانی وڵاتەکان دواتر لەسەر ئاستی حکوومەت ئەمە گرنگە. دواتر پێویستە ئەو وڵاتە قەرەبووی زیانە مادی و گیانەکانی وڵاتە زیان لێکەوتووەکە بکاتەوە، بەڵام تورکیا هەرگیز ئامادە نییە دان بەمەدا بنێ. لەبەرەوەی لە دادگای دادینە دەوڵەتی تورکیا تا ئێستا ئیجبار نەکراوە اتفاقیە ڕۆما ناچێتە ژێرباری تورکیا، ناچێتە ژێرباری قەرەبووکردنەوەی زیانەکانی کە دەرهەق بە گەلی ئەرمەن کردووەتی. بۆی کارتی دیکە کێشەی دیکە ئەهێنێتە ئاراوە بۆ ئەوەی ئەو وەزعەتا ڕادەیەک هێور بکاتەوە. ئێستا حکوومەتی ئەرمینیا و سەرۆکی ئەرمینیا ئیجبار کردووە تا ڕادێک بێدەنگی هەڵبژێرێ لەسەر ئەوەی کە
لە هەڵایەکی ئەلامی گەورە لەسەر جینۆسایدی ئەرمەن دروست بووە کەم بکاتەوەی کە لەسەر تورکیا هەیە تاکە دەوڵەت کە ئێستا ئێمە دوێنە ڕۆژی ڕابردوو چاپی کوتمان لەگەڵ چەند سیاسیەکی ئەرمەنیدا کرد ئەڵێ تاکە دەوڵەت کە ئێستا لە ناوچەکەی هەر لەسەر ئاسی هەرێمی لەسەر ئاسی دەوڵەتی ئێران دەکا ڕایان گەیاندووە ئێمە ناچین ژێرباری ئەو داگیرکاری کە ئازەربایجان و تورکیا دەرحەق بە ئەرمینیا ئەیکەن بۆی ئەوەی کە ئێستا هێرشی تورکیا و ئازەربایجانی ڕاگرتو دەرحەق بە ئەرمینیا تا ڕادێک هەڵوێستی ئێرانە رووسیا لەم دۆخەیە بێدەنگی هەڵبژار وڵاتانی دیکەی ئەوروپی تا ڕادێک ئەمریکا بەپی خواست و بەرژەوەندەکانیان لەگەڵ کەیسی جینۆسایدی ئەرمەنیەکان باسی کاگۆران باسی شتێکت کرد کاگۆران باسی بابەتێک کرد بابەتی لۆبی کە یعنی ئێمە ژۆک و کورد جینۆسایدی ئەنفالمان هەیە جینۆسایدی کیمیا بارانی هەڵەبجەمان هەیە لۆبی ئەرمەنیەکان چ کاریگەریەکی لەسەرەوە بووە کە دۆسیەکان بە نێودەوڵەتی بکرێت و لە ڕووی نێودەوڵەتیەوە زیاتر بناسێندێ و بتوانن لەو ڕێگەیەوە قەرەبوو وەربگرنەوە لە دوای دروستبوونی کارەساتەکەەوە لە دوای ئەنجامدانی کارەساتەکە دوای سەردای ساڵانی جەنگی جیهانی یەکەم ئەرمەنیەکان چەند پارتیەکی ناسیۆنالیستی نەتەوەخوازیان دامەزراندووە لۆبیەکی زۆر گەورە لەسەر ئاستی جیهان دروست کرد کە ئەوان ڕەهەندی ئاینی زۆر ئیسپادیان لەوە کرد تەنانەت لە ڕاگەاندنی دەوڵەتەکەشیان و جیابوونەوەی ئەرمینیا لە یەکێتی سۆڤیەت تا ڕادێک ڕەهەندی ئاینی زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەوە بۆیە کەیسی ئەرمەن تا ڕادێک لەگەڵ خوددا جیاوازیەکەی لەوەی ئەوان ڕەهەندی ئاینی بوو بە خاڵی پۆزتیڤ ئیجابی بوویان بەڵام ئەو بۆ ئێمەوان نەبوو ئەو لۆبی کە ئەوان دروستیان کرد لەسەر ئاسی نێودەوڵەتی دواتریش کە بوون بە دەوڵەتێکی سەربەخۆ لە دوای هەڵەشانەوەی یەکێتی سۆڤیەتە بەڕاستی بەڕێگەیەکی زانستی باش کاریان لەسەر کردو ئەمە وای کرد لە چەند دەوڵەتێک ئەم پرسە بە جینۆساید بناسیێنێکە نزیکی 1 ملیۆن قوربانی دەکەوتەوە لەسەر خاکی عوسمانی کۆندا کە پێش هەڵەشانەوەی دەوڵەت عوسمانی پێش ساڵ 1923 ئەو تاوانە ئەنجام درراوە لە دەستی سوڵتانی عوسمانی و تورکەلاوەکان بۆی لە دوای جەنگ ئەرمەنیەکان بەڕێکاری زانستی بە لۆبی بە پەیوەندی بە دیپلۆماسیەت زۆر بەڕێکوپێکی کاریان لەسەر ئەوە کرد لە دوای دروستبوونی دەوڵەتەکەشیان و ڕاگەاندنی دەوڵەتەوە لە مەحفەلی دووەلیدا ئەرمانیەکان زیاتر چوونە پێشەوە لە ناوەندە دەوڵەتەکاندا زیاتر گویان لێگیرا و باشە من هەندێک لە ڤیدۆکانە هەندێک وێنەی ئاڵای هەندێک وڵات دەبینم کە لە ڕێپێوانێکایە پێدەچێت بە بۆنەی ئەوە بێ کە یادی جینۆسایدی ئەرمەنەکان بێ ئەنی ئەو وڵاتانن کە پشگیری لەواکەن ئەمە جینۆسایدە ئەو ئاڵایانەی کە ئەیبینی ئەو ئاڵای هەموو ئەو وڵاتانەیە کە دانیان بە جینۆسایدەکەیان ناوە ڕێکخراوەکانی ئەرمینیا هەڵساون وەکو وەپایەک وەکو سۆزێک بۆ ئەو بڕیارەی پەرلەمان و حکومەتانی کە دانیان بە جینۆسایدەکەیان ناوە ئەو ئاڵایانیان دروست کردو بە شێوازێکی زۆر جوان و ڕێکوپێک لە مەراسیمەکەدا نمایشیان کردووە وەکو وەپایەک بەرامبەر ئەو بڕیارانی کە لە پەرلەمان و حکومەتی ئەو وڵاتانە دراوە دەرحەق بە جینۆسایدی ئەرمەن باشە کاگۆرا من دوا پرسیار لە بەڕێز دەکەم سەبارەت بەوەی کە ئێمەش لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەشم پێکرد کە جینۆسایدی گەورەمان بەسەر هاتووە لە وەکو کورد ئەستا ئاستی پەیوەندیەکانی بڵێن ڕێکخراوە کوردیەکان لەگەڵ ڕێکخراوە ئەرمەنیەکان لە چه ئاستاکایە و تا چەند سوود لەو ئەزمونەی ئەوان وەرەگرن بۆ بە جینۆساید ناساندنی ئەم تاوانانەش کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە گەلی کورد ئەنجام درراوە تاڕێکی ئێمە ئاگادار بین ئەم ڕێکخراوی ڕێکخراوێکی تازە بەڵام ساڵانی پێشوەکەوتیمان هەموو لەگەڵ ڕێکخراوێکی ئەرمەنیدا ئەوان وەکو نەژاد عەبتێکیان هەیە لەگەڵ کورددا وەکو نەژاد ئەو عەبانێ دوێنێ لە کۆبوونەوەی لەگەڵ چەند سیاسیەکی ئەرمەنی ئەوان نەشاردەوە وتیان ئێمە عەبتێکی نەژادی و ڕەگەزیمان هەیە لەگەڵ گەلی کووردا بۆیە پەیوەندیەکان لەسەر ئاستی لۆکاڵین تا ئێستا تەنها ڕێکخراوەکان ئێمە پەیوەندیمان لەگەڵانە دروست کردووە لەسەر ئاستی حکومینین داوای کۆنفرانس و گەشتی دانستیمان لێکردن بۆ هەرێمی کوردستان بێن جینۆساید ئەو تاوانەی کە دەرحەق بە گەلی کوردکراوان بێن بە چای خۆیان ببینن هەڵەبجە و ئەنفال و شەنگال و فەیلێکان و بارزانەکان و هەموو ئەوانە بێن بە چای خۆیان ببینن ئێمە هەمووان ئاگاداری ئەوەین ئەوان بە شێوازێکی دیکە لە ئێمە کار لەسەر کەیسەکانی خۆیان ئەکەن بە ڕێگەی زانستی بە ڕێگەی دیپلۆماسیەت ئەوان ڕێگە کلاسیکەکەیان تێپەڕانەوە ئەوەندەی کە ئێمە چەند ساڵە کاری لەسەر ئەکەین بەداخەوە ئێمە پێویستە لە ڕێگەی یاسای نێودەوڵەتیەوە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە بین و بە ڕێگەی زانستی بە ڕێگەی دۆکومنت کا لەسەر کەیسەکانمان بکەنەوەی کە ڕێگە لەسەر پرسی ئێمە لە پرسەکانی ئێمە بریتە لە ئەندام نەبووی حکوومەتی عێراق لە ڕێگەداری نێودەوڵەتی مادام ئەندامنی ئێمە ناتوانین ئیجباری ئەوەی بکەین حکومەتی عێراقی ئەنفالی بە جینۆساید ناساندووە لە ساڵی 2004 بەڵام ئیجبارکردنی بە قەرەبووکردنەوە پێویستی بە اعترافێکی دولەی حکومەتی عێراق ئیجبار بکات بەداخەوە ئەوەش بڵێم ئێمە وا تێگەیشتوین پرسی ئێمە تەنها هەر جینۆسایدی ئەنفالە
ئەمە لەوەدا هەڵین ئێمە هەر چوار پارچی کوردستان و تا ڕادێک کار پێش پارچی کوردستانی گەورە ئێمە لە دەیان مێژووی جوغرافیدا ئێمە جینۆساید کراوین لە باشوور زۆر سپاس کاک گۆران ئەوە لە باشوور هەر چەند نمونەیەکی زەق ئەهێنینە بەرباز بۆی پێویستە کۆی کەیسەکانی کە بەسەر کورد هاتوو ئێمە هەموو کەیسانە زیینو بکەین و بەڕێگەی زانستی و دیپلۆماسی لەسەر ئاسی نێودەوڵەتی سپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێز گۆران سەلام مامۆستای زانکۆن دامیشاندی ڕێکخراوی لاهای بۆ ئەرمینیا.